گفتوگۆی ئەم پرس و بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئاراز عەبدوڕەحمان نووسەر و مامۆسای زانکۆ کە بۆ خۆی نووسری چەند کتێبێکشە لە باسی ڕاپەڕین. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان لە بەرنامەی پرسی ڕۆژ. بەڕێزت ساڵانێکە سەرکارە دێت لە نووسین لە بواری ڕاپەڕین و بەڵگە و دۆکمنت کۆ دەکەیتەوە و دەتەوێت بگەیتە حەقیقەتیەوەی ڕاپەڕین بۆ ڕوویدا چۆن ڕوویدا و ئامانجەکانی ڕاپەڕین چی بوو. با من بپرسم ینی ڕاپەڕین لە کاتێکی گونجاودا بوو، کاتێک تۆ وەکو نووسەرێک وەکو مێژوونووسێک دەگەڕێیتەوە بۆ قۆناغا؟ ئەم کاتان باش، ڕۆژی ڕاپەڕین و یادی ڕاپەڕینتان پیرۆز بێت. لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ئازادی خوازان پیرۆز بێت. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی پرشکۆی لە مێژوگەلەکەماندا، ڕۆژێکە کە هەموو گەلی کورد دەتوانرێت شانازی بۆ ڕۆژەوە بکات و ئەو شانازی و شەرەفە گەورەش بە پلێک بۆ خەڵکی دەروازی ڕاپەڕین بووە کە توانیان لەو ڕۆژەدا ڕاپەڕین دەست پێ بکەن و ڕانێ و دەوروبەری ئازادکەن و ڕزگارکەن و جارێکی تر حکوومەتی باسی عێراق پێنێتەوە خاش پیرۆزی کوردستان. بۆیە من لێرەوە پیرۆزبایشی گەرم لە کەسوکاری شەهیدان، لە زیندانیانی سیاسی، لە پێشمەرگە قارەمانەکان، لە ڕێخستنە نهێنیەکان، لە چین و توێژەکانی کۆمەلگا لە هەمویان دەکەم. زۆر سپاسان دەکەم. بەڵێ پرسیارەکەت. دکتۆر پرسیارەکەی منەوە بوو وەکو نووسەرێک وەکو مێژوو نووسێک کاتێک دەگەڕێنەوە بۆ ئەو سەردەما ڕاپەڕین لە کاتێکی گونجاودا ئەنجام درا، هەلومەرجەکە لەبار بوو بۆی کە ڕاپەڕینی تێدا ئەنجام بدرێ؟ بەڵێ دیارە ئەو گۆڕانکاری گەورانی کە لە دوای جەنگی عێراق ئێران دەستی پێکرد، گۆڕانکارەکان خێرا بوون و ئەو گۆڕانکاریانە بوویە مای ئەوەی کەوا هەلومەرجێک بۆ کورد بێتە پێشەوە، ئەو هەلومەرجام ببێتە مای ئەوەی کە هێزە چەکدارەکانی کورد یان با بڵێن هێزە بەرهەسکارەکانی کورد، پارت و ڕێکخراوە کوردیەکان بتوانن پێداچوونەوەک بە خەباتی چەکداری سیاسی خۆیاندا بکەن، بتوانن بەرەی کوردستانی دروست بکەن و بتوان دروشمی جیاواز لە خەبات و تێکۆشان ڕابردویان بەرزکەنەوانێ و شێوازی خەباتیان بگۆڕن لەوەدا کە بتوانن ڕاپەڕین لە شار و شارۆچکانی کوردستان بەرپا بکەن و کوردستانی عێراق و کاتە کوردستانی عێراق ڕزگار بکەن. هەلومەرجەکەەوە بوو کە حکوومەتی عێراقی سەدان ملیار دۆلار بۆی جەنگی عێراق ئێرانەوە قەرزدار ببوو و ژێرخانی ئابووری عێراق تووشی تێشتانێکی گەورە ببوو و دواتر پەلاماردانی کوێیتی جیرانی عێراق ئەو شەڕە گەورەی کە هاوپەیمانەکان کەسی دەوڵەتی ڕۆژاوا بوون لە دژی حکوومەتی عێراق ئەنجامیاندا. ئەمەش دیسانەوە تێشکانێکی گەورەی ئابووری سەربازی عێراق بوو و دەیان و سەدا ملیار دۆلاری تری قەرزدار کرد عێراق. ئەمە وای کردکەوە عێراق بکەوێتە ژێر باری قەیرانێکی گەورەی هەم سیاسی نێودەوڵەتی و هەم سەربازی و هەم ئابووری و ئەو سیاسەتەی کە حکوومەتی عێراقیش ئەنجامی دابوو لە پێش ڕاپەڕین لە بەحسیکردن لە تعریبکردن لە جینۆسایدکردنی گەلی کورد و لە جینۆسایدکردنی هەموو خەڵکی ناڕازی لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە بگرێت تا دەگاتە باکووری عێراق یان با بڵێن باشووری کوردستان. ئەمانە هەموو هەلومەرجێک بوو کە دەرفەتیەوە ڕەخسا بوو کە بیر لەوە بکرێتەوە ئەم حکوومەتی عێراقە بڕوخێ و لە ناوچێ. لە بەرامبەردا ئەمریکا و هاوپەیمانەکانی هەلومەرجێکیان هێنا بۆ پێشەوە کە دانویست ڕژێمی عێراق کۆتایی پێبێت و دەسەڵاتێکی تازەی دیموکراسی لە عێراق و لە ناوچەکەدا بێتە ئاراوە بۆ لەبەر ئەوەی کەوا بەرژەوەندی ئابووری و سیاسی و سەربازەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتبوونە ژێر مەترسیی گەورەوە. سەدام حوسێن و حکوومەتی عێراقی هەڕەشەی داگیرکردنی سعودیا و وڵاتانی ئەردەن و زۆر وڵاتی تری ئێرەکرد کە هاوپەیمانی ڕاستەقینەی ئەمریکا بوون. بۆیە ئەمە بۆ ئەمریکا بۆ هاوپەیمانەکانی ئەگەر ڕیبدا بە زەرورزیانێکی زۆر گەورە بوو
و دەگەیان ئەو کاری کە بەرژەوەندی ئابوووریەکانی ئەمریکاوە پەیمانەکانی تووشی قەیرانی گەورە بکات. بۆیە ئەمەش هەلومەرجێکی تایبەت بوو کە ڕەخسا لەو سەردەمەدا بتواندرێت کارێک بکرێت کە ڕاپەڕین دەست پێ بکرێەوە حکوومەتی عراقی بەرە کۆتاییهێنان و بەرە ناچوون بڕوات. بۆیە دەکرێت بڵێم هەم لە ناوخۆی کوردستاندا هەلومەرجی زۆر باش ڕەخسا بوو، بێزاری خەڵک تووڕەی خەڵک لە سیاسەتی حکوومەتی عراقی و هەم کارکردنی پارت و ڕەخراوە کوردیەکان لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا و تەنزیمکردنیان و دروستکردنی شانەی چەکدار و دروستکردنی سوپای ڕزگاری ئازادی کوردستان و ئەمانە هەمووی هەلومەرز بوون بۆ ئەوەی کە لەو سەردەمەدا دەرفەتێکی زیێڕین دروست بێ. هەروەها وڵاتانی ئەقلیمی هەرێمی لەوانە ئێران و سووریا و تورکیا و هەندێک لە وڵاتی تر سعودیا و ئەمانە لەو هەلومەرجە دەگەڕان کە پارت و ڕەخراوە عراقەکان بەگشتی و پارت و ڕەخراوە کوردیەکان بە تایبەتی بینە مەیدان و ڕاپەڕین و شۆڕشی گەورە لە عراقدا ئەنجام بدەن و پاڵپشتی پشتیوانی مادی معنەوی ئەم هێزە بەرهەڵسکارانان دەکرد. باشە. دکتۆر تۆ کاتێک بە نێو بەڵگەکاندا دەچیتەوە سەرکارت لەگەڵ بەڵگەکانی ڕاپەڕین داکرەوە چ شتێک بۆ تۆ مای سەرنج بوو، جێگەی سەرنج بوو، جێی تێبینی بوو بۆ تۆ؟ دیارە ئەو سەردەم ئەوەی کە زۆر کاریگەر بوو بۆ سەرکەوتنی ڕاپەڕین بریتی بوو لە ئەو یەکێتی سیاسی کە تا ڕادێکی زۆر باش لە ناو پارت و ڕەخراوە کوردیەکان دروست بوو بە نایبەری کوردستانی. هەرچەندە من لەوانە لەسەر ئەوەش تێبینی و سەرنجم هەبێت کە وەکو پێویست سەداسەد نەتواندراوە ئامانجەکانی ڕاپەڕین بێنتەدی لەبەرەوەی ئەو کات بەرەی کوردستانی ئەو پاکیزەی کە نووسی بوو پێش ڕاپەڕین وەکو خۆی جێبەجێ نەکرا. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر مقارنەی بکەی ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ دوای نسکۆی شۆڕشی ئەیلول کە پارت و ڕەخراوە کوردیەکان هەمیشە لە بەربەرەکانی یەکتری بژاتکردنی یەکتریدا بوون لە هەلومەرجی ڕاپەڕیندا ئەمە بەدی نەدەکرا بەڵکو بە پێچەوانەوە دروشمەکان دروشمی نەتەوەیی بوون، دروشمی ڕاپەڕین بوون، دروشمی ئازادی بوون، دروشمی ڕزگاری بوون، دروشمێک بوو کە تعبیری لە یەکێتی سیاسی و یەکگرتووی هەموو پارت و ڕەخراوە سیاسیەکان دەکرد، تعبیری لە بابەتی یەک ئامانج دەکرد ئەویش ئەوە بوو کە باشووری کوردستان ئازاد و ڕزگار بکرێ و چیتر حکوومەتی بەعەز نەگەڕێتەوە. بۆی ئەم بابەتی یەکێتی سیاسی هەم لەناو پارت و ڕەخراوە کوردیەکان و هەم لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستانیشدا دەکرێت بڵێم خاڵی وەچەرخان و گرنگ بوو، خاڵی سەرکەوتنی گەورە بوو. چونکە لە کوردستاندا گەر دقت دەیت دکتۆر بەرەی بەرهەڵسکاری حکوومەتی عراقی و لەگەڵ بەڵێ دکتۆر ئەمێ پرسیاری ئەو کەمە لەسەر و یەکگرتوویە یانەوەی لە ڕاپەڕیندا بەدیات ئەوەی لە ڕاپەڕیندا کرا ینی من و تۆی تۆی تیان نەبوو دەبینین بۆ نمونە مامجەلال ڕاستەوخۆ سەرپەرشتی دەکرد لە دەرەوە پێشتر پلانەکە نووسرا بۆ کاگنەو شیروان کاک مەسعود ینی هەموو سەرکردە سیاسیەکانی کورد ئەوانی تر ینی بەشدار بوون لە ڕاپەڕینەکەدا و دوجار ئەوە بوو بینیمان نەتیجەیە بوو و ئەو ئەزمونەشی کە ئێستا هەیە بە هەموو هەڵە و پەڵە و کەم و کوڕەکانەوە بەرهەمی ڕاپەڕینەکەیە تا چەندە ینی مێژوو پێمان دەڵێتەوە کو پسپۆرێکی مێژوو لە یەکگرتوویدا شت بەدی دێ شت بەدەست دێ بەڵام پەرتەوازەیی نەتیجەی نابێ. ئەمە پرسیارێکی گرنگ ئێمە هەمیشە وا دەڵین پێویستە ئێمە ڕیزەکانی خەڵکی کوردستان یەکگرتوو بن یەکێتێکی سیاسی زۆر بەهێز لە نێوانماندا هەبێ بەڵام ئەگەر دقت بدەین ئێمە ئەو هەلومەرج و گۆڕانکاری کە دێتە ئاراوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین دەوڵەتی کوردی دروست بکەین یان بتوانین ئازاد بین ڕزگار بین هەلومەرجەکە زۆر گرنگتر و لەبارترە لەو یەکگرتووە سیاسی کە هەیە. ئێمە ئەگەر پارت و ڕەخراوی جیاوازیشمان نەبێ ئەگەر بیربۆچوونی جیاوازیشمان نەبێەوە بۆچوونمان لەسەر مەسەلەی کوردایەتی و ئازادی ڕزگاری جیاوازیش بێ لەسەر شێوازی حوکمڕانیکردن جیاوازیش بێ دەکرێت اتیفاقی بکەین ناو خۆماندا. هەروەکو چۆن زانای گەورەی کورد ئەحمەدی خان دەڵا گەر اتیفاقێک لە نێوان ئێمەدا هەبێ یان دەڵێ پێویستی اتیفاقێک لە ئێمەدا هەبێ باز لەو ناکات بڵێ ئێمە پێویستیمان بە یەکێتێکی سیاسیە کەواتە ئەو اتیفاقی گرنگە ئەوەی کە ئێمە کۆک بین
لەسەر شەوازی خەباتی کە دەیکەین نەک ئێمە نەتوانین بیر و بۆچونە جیاوازەکانمان لەناو ئیتیفاقیەکدا دروست بکەین ئەمە هەڵە گەورەکەیە بۆیە دەکرێت ئێمە هەموو بەرژەوەندیە تایبەتانی کە هەیە لە ناو حیزبایەتیدا وەلای بنین بەرژەوەندێکی باڵای نەتەوایەتی نیشتیمانی هەیە بینە پێشە و کار لەسەر بکەین و بەجددی بێنیشی لەسەر بکەین بۆ یەکێتی سیاسی گرنگە بەڵام لە ناویشیدا هەلومەرجی نێودەوڵەتی هەلومەرجی هەرێمی لەویش گرنگترە ئەمە یەکگرتوش نەبین تەباش نەبین بەڵام ئیتفاقیەکە بین نێوانماندا بۆچون یەکمان هەبێت لەسەر ئەوەی کە وڵاتانی هەرێمی وڵاتانی نێودەوڵەتی دانەوێت لە هەلومەرجێکدا شتێک بۆ ئێمە بکەن و ئێمە ڕزگارکەن کە بە سەدان ساڵە ئێمە دەچەوسێنرینەوە دەکرێت ئێمە هەمومان حیزب ڕێکخراوە سیاسەکان لە چوارچێوی بەرەیەکدا بۆچونە جیاوازەکانمان کۆکەینەوە و یەک بۆچونمان هەبێت سەبارەت بە خەباتی سیاسی و تێکۆشانی سیاسی لەم هەلومەرجەی ئێستادا لە ڕاپەڕیشدا هەروای دەبینم ئەمن لەسەر مەسەلەی شێوازی حکومڕانیکردن بیر و بۆچوونی جیاوازمان هەبوو حزب هەبوو دەیگوت ئۆتۆنۆمیمان پێویستە حزب هەبوو دەیگوت مافی چاری خۆنووسین حزب هەبوو باوەڕ بە هیچیان نەبوو حزب هەبوو باوەڕ بە فیدراڵێت هەبوو حزب هەبوو هەر لەو سەردەمەشدا باوەڕی بەوە بوو کە دانوستان هەبێت لەگەڵ حکوومەتی عێراق و شەڕ کۆتایی پێ بهێنرێن یعنی ئەمانە هەمووی هەبوون و پێش راپەڕینیش باشە پێش راپەڕینیش بە چەند مانجێک چەند هێزێکی ناوبەری کوردستان هەوڵ لێوانداوە کە گفتوگۆ و دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی بکرێت پێش لێدانی عێراق دکتۆر جابوو ئەمانە هەموو ئەو بابەتانە کە ئێمە بەڕاستی پێویستیمان بەوە هەیە بەڵێ دکتۆر ئەمەژەت بەوە کرد ینی دۆخێکی نێودەوڵەتی بووە هۆکاریەوەی کە دۆخێک بخڵقێ و ڕاپەڕین بێتەکایەوە یان ئێمە دەزانین دوجار باز بە گوڕوتینەوە بە هێزێکی زۆرەوە بە زڵمێکی زۆرەوە هاتەوە ویستی جارێکی تر شارەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە بەڵام و کاتیش دۆستەکانمان بە کڵکمان هاتن لە نێویاندا فەڕەنسا بە دیاریکراوی و ئێستاش هەروە دەبینینەوە تا لە ڕۆژاوای کوردستان ینی زۆر پشتیوانی لە کوردەکە ینی قسەکە لەسەر ئەوەیە دۆخێک هاتە پێشەوە دۆخێکی نێودەوڵەتی قوارێک بۆ هەرێمی کوردستان هاتەکایەوە و ئەوەی کە هەیە ئێستا بەو هەموو هەڵە و کەم و کوڕیانەیەوە بەرهەمی ئەو دۆخە نێودەوڵەتیەیە ئێستا ئەگەر ئەمە لە دەست بچێ ئایا دۆخی دیکە دێتە پێشەوە تا جارێکی تر ئەمە بنیاد بنینەوە؟ من بەڕای من وەک باسم کرد هەلومەرجی نێودەوڵەتی و ئیقلیمی دەوری کاریگەریان ئەو کاتی کە کۆڕە دروست بوو لە دوێ ڕاپەڕینەوە تویەک و کوردی بە دنیا ناسا کۆڕی ملیۆنی خەڵکی کوردستان و ئەو کاتی کە فەڕەنسا هاتە مەیدان و لە ڕێگای ئەو وێنە تراژیدیای کە لە کۆڕەودا کورد مایشی کرد و لە ئەنجومەنی ئاسایش بەڕای 680 جێبەجێ کرد ئەوە بۆ کورد دەستکەوتێکی زۆر گەورە بوو دەکرێت بڵێن بڕیاری 680 لە بەرامبەر پەیمانی سیبەر وەکو یەک بە پەیمانی سیبەرەکە دەوڵەتێکی بۆ کورد دروست دەکرێت بڕیاری 680 دەویست باشتر و چاکتر و گرنگترە بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم دەمێ شتێک بڵێم کە زۆر کەم گوتراویان هەر نەگوتراوی ژەوەیە کە بەداخەوە لەو هەلومەرجەی کە وڵاتانی ئەوروپی ڕۆژاوە دانویست بنکەی ئەنجەریک دروست بکەن لە تورکیا و بڕیاری 680 دا بمەزرێنن و دەریان کردبوو کە حکوومەتی عێراقی نەتوانێت فڕۆکە بۆ هەرێمی کوردستان و بۆ شارەکانی باشووری کوردستان بفرێنێ و ئەمانە لەو کاتەدا بەری کوردستانی دەچوو داوای دەکرد دەگوت ئێمە بنکەن جەردیکمان ناوێ ئێمە لەگە حکوومەتی عێراقی ڕێک دەکەوین بەدایان بەڵگەم لایە و لە بیرەوەری هەموو فەرماندە سەربازەکانی هاوپەیمانانی شێ ئەمە کە باسی دەکەن کە ئەو کات ئێمە دەماویست بنکەن جەردیک دروست بکەینە تورکیا و بڕگەکانی بڕیاری 680 دروست جێبەجێکەین و حکوومەتی عێراقی وا لێ بکەین کە نەتوانێت هێرش بێنێتەوە سەر باشووری کوردستان ئەو کاسەرکردە کوردەکان داهاتن داگوت ئێمە بنکەن جەردیکمان ناوێ ئێمە دانوستان دەکەن لەگە حکوومەتی عێراق و لەگە سەدام حوسێن ئەمە پێم وابە کوردبینی ئەو کاتێک کورد بوو لەو سەردەمەدا چونکە تێگەیشتین کە مفاوەزاتیش کرا گفتوگۆش کرا سەرکەوتنی بەدەست نهێنا ئەو نەتواندرا بگەنە بنبەستی ئەوەی کە ئەو نەکرێت بەڵکو بە پێچەوانەوە لە دوای ئەوە حکوومەتی عێراقی ئیدارەی خۆی لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان کێشایەوە و ئیدارەیەکی خۆجێی لە هەرێمی کوردستان دروست بوو هەتا ئەو کاتەش ئێمە شەڕی
هێنانەوەی کەرکووکمان دەکرد بۆ ژێر دەسەڵاتدارەتی حکومەتی هەرێمی کوردستاندا کاتێکیش کە حکومەتی عراقی لە 2023 ڕووخا بە یەکجاری کەرکووک کاتەوە ژێر دەسەڵاتدارەتی ئێمە نەمانتوانی ئەو دەستکەوتە گەورە کە دایان و سەدان ساڵە خەباتمان بۆ دەکرد بیپارێزین. باشە دکتۆر دواپرسیارم ئێمە ئەم مێژووەمان نووسیوەتەوە مێژووی ڕاپەڕینمان نووسیوەتەوە یعنی توانیمانە کارێک بکەین ئەو نەوەی کە بەشدار بوون لە ڕاپەڕینەوە نەوەشی لەو سەردەمەدا منداڵ بوون وە بیریان دێ ئەگەر ئەمانە بڕۆن چونکە ئەم ڕووداوانە بۆ 10 ساڵ و چەندەیەک نییە ئەمەیترە بێتە مێژوو بەشێک لە مێژووی نەتەوەکەمان نووسیمانەتەوە بۆی نەوەیە کە ڕاپەڕینی نەبینیوە نەوەیەکی دوای 2000ەکان بزانێت چی ڕوویدا چی بوو. بەدڵنیای ئێمە زۆر کەمتر خەمی لەو بوارەدا سێری نظام و سیستەمی خوێندم کە لە وڵاتی ئێمە هەمیشە شانازی دەکەین بە سیستەمی خوێندن لە وڵاتانی پێشکەوتوو لە دوای ڕاپەڕینەوە چەندین سیستەمی خوێندنمایە ناوڵاتی ئێمە ئەو سیستەمی خوێندنی کە دەمانهێنا لەگەڵ نەریت و کولتور و با بڵێن شێوازی ژیانی وڵاتی ئێمەدا بەهیچ شێوەیە دەگونجا بۆیە پەرسەکردداری خراپی لێ دروست بوو نەتواندرا ئەو سیستەمەی کە بە ناوی سیستەمی سویدی بوو وەنم بە ناوی سیستەمی فنلەندی بوو بە ناوی سیستەمی ئەوروپی بوو بە ناوی سیستەمی نازانچی بوو نەتوانرا سەرکەوتن بەدەست بێنن بۆ لەبەرەوەی ئێمە لە ڕابردوودا تووشی چەسانەوە زوڵم و زۆردارێکی زۆر گەورە بوو بوون تووشی با بڵێن کاولکاری و وێرانکاریشی زۆر گەورە بوو قوتابخانەکان هەموو سووتێنرا بوون وێران کرابوون نەماتوانین ئەوانە نۆژەنکەینەوە دروستیانکەینەوە چ جای ئەوەی کە ئێمە بتوانین سیستەمێکی سویدی مۆدێرن بین هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا نەماتوانیم بابەتی هەستی نیشتیمانی و کوردایەتی لە مەنهەجی خوێندندا ڕنگدانەی پێ بدەین نەماتوانی نەوەکانمان لە باخچەی منداڵانەوە بگرە هەتا دەکاتە زانکۆ و خوێندنی باڵا نەماتوانی ئەمانە وا پەروەردە بکەین کە ئەم نیشتیمانە خۆش بێ وڵاتان خۆش بوێ نەماتوانی بەڕاستی ئەمە پرسیارێکی گرنگە کە دەڵێن نەماتوانی دەبێت دام بەو ڕاستیدا بنین کە پێویستە لەمە دووە کاری جدی بکەین بۆی کە لە وەزارەتی پەروەردە و لایانی معنی یان لایانی پەیوەندیدار بتواندرێ بە جدی کار لەسەر هەستی نیشتیمانی نەتەوایەتی نەوەی تازە بکات و ئەم نەوە تازەی کە دروست دەبێت هەست بکات کە نیشتیمانەکەی خۆش بوێ کە کوردی خۆش بوێ کە پێشمەرگەی خۆش بوێ کە ئازادی خۆش بوێ من سەیری مەنهەجی خوێندن دەکەم بەڕاستی ئەوە نابینم تێیدا و ئەگەر هەش بێت زۆر بە خراپی تێدا کراوە ناتواندرێت ببێتە بابەتێکی گرنگ لە شعور و لە نەفسێتی منداڵدا و لە تاشی کوردیدا بتوانین تاکێکی بەهێز و بە ئیرادە دروست بکەین بۆی کە بتواندرێت ئەو ئیرادەیە سەرکەوتنی گەورە بەدەست بێنێ. زۆر بەڕێز دکتۆر ئاراز عەبدوڕەحمان نووسەر و مامۆستای زانکۆ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت خۆشەویستان یارمەتی ئەو کاران بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان ئەگەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ